سپاس بۆخوای گەورە ئەمڕۆ ئاهەنگێکی خنجیلانەمان ساز کرد بە بۆنەی تەواوبوونی خولێکی فێربووکردنی نوێژ بۆ منداڵە چاوگەشەکان کە هەردوو ئەنجومەنی خوشکانی حاجیاوە و ئەنجومەنی برایانی چوارخوڕنە ئامادەیان کردبوو و سازیان کردبوو کە بەرنامەیەکی بەشی پەروەردە و بانگەواز بوو لە ئاسی سەرێ و ئێمەش ئەلحەمدولیلا تەوجیهماندا لەخوا بەزیاد بێ نزیکەی 350 منداڵ فێری نوێژ بوو و ئەمڕۆ ئەلحەمدولیلا ئاهەنگێکی خنجیلانەمان بۆ سازکردن و ڕێزلێنانمان کرد بۆ مامۆستا بەڕێزەکان و دەستخۆشیمان کرد لە منداڵەکان الحەمدولیلا لەخوا بەزیاد بێ منداڵەکان زۆر دڵیان پێخۆش بوو و ئومێدەوارم کە بەردەوام ئەو جۆرە خولانە لە پەرەسەندندا بن ئینشاءالله و ئەلحەمدولیلا دڵی هەموو موسڵمانانی پێخۆش بێت. ئامانج ئێمە بەڕاستی زۆر خولی جۆرە و جۆرمان هەیە لە چواروەرزەکەی ساڵدا خول دەکەینەوە خولی بەردەوام بەڵام یەکێک لە هەرە خولە گنگەکانی ئێمە خولی نوێژ بوو کە لە مانگی ڕەمەزاندا کردمانەوە. ئامانجمان ئاشناکردنی منداڵانە بە پایەکانی ئیسلام کە شارەزا بن لە سەرجەم پایەکان یەکێک لە هەرە پایە گرنگەکانی ئیسلامیش نوێژە بۆیە زیاتر بایەقمان بە نوێژ داوە کۆمەڵێک منداڵی زۆر سودمەند بوون لێ ئەم خولە لە بەسەرپەرشتی بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی ڕاپەڕین لەگەڵ ئەنجومەنی حاجیاوە بەشی پەروەردە و بانگەواز بەڕێوەمان بردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الرجل دقيق نجداني دور قاعد نوغ شهر قاعد حاسب شهر قاعد قاعد خلطنا شهر قاعد باني شدمك أو بيت رفتارتي أو بيت خوشبختك يا سي عزيز شوين